ئەوش دابەزاندنی کێشە لە مانگی ڕەمەزاندا. ئازیزان، لێرەدا باسی ئەو ڕێنماییە گرنگ و بەسوودانە دەکەین کە دەبێتە هۆی دابەزینی کێشمان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. دوای ڕۆژوو شکاندن بە ئاو و خورما دەست بکە بە خواردنی قاپێک زەڵاتەی گەورە کە پێکاتبێ لە خەیار و کاهوو تەرۆزی و سەرجەم ئەو سەوزەڵاتانەی کە حەزت لێیە. ئەمە زۆر گرنگ و پێویستە چکە بەشێکی زۆری گەدەت پڕ لە خواردنی بەسوود دەبێت. هەروەها نەخواردنی شیرنەمەنیەکان و شەربەتە دەستکردەکان و خواردنەوە گازیەکان و خواردنە سوورکراوەکان و چەوریەکان بە درێژایی مانگی ڕەمەزان. هەروەها گرنگیدان بە وەرزشکردنی ڕۆژانە بە ماوەی 1 کاتژمێر، باشترین کاتش پێش بانگی مەغریب یاخود 2 کاتژمێر دوای ڕۆژوو شکاندن و زیادکردنی جوڵا لە تەواوی ڕۆژەکەدا. هەروەها کەمکردنەوەی نانی سپی و سەمون و برنج و فاستفود و خواردنەوەی بڕێکی باشی ئاو بە شێوەیەکی ڕێکخرا و بە جۆرێک کە بۆ هەر نیو کاتژمێر جارێک 1 پەرداخ ئاو بخورێتەوە. هەروەها ڕێخستنی سیستەمی خەوتن بە جۆرێک کە بە شەوان بخەوی و بە ڕۆژ بەخەبەر بی و جوڵەی بەردەوامت هەبێت.